بینەرانی بەرنامەی بەکراوەیی سڵاو تەوەری ئەم جارەی بەکراوەیی تایبەتە بە پرسێک کە چەند خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پێویستە هێندەش خەمی بەرپرسانی ئەم هەرێمە بێت هەتا چەندەیە لەمە و بەریشکە دوو وڵات ناکۆکی و شەڕیان دەبوو هەڕەشەکانیان زیاتر لە خستنە ڕووی چەک و توانای سەربازی خۆی دەبینیەوە بەڵام لە ئێستادا و لەبەر گرنگی ئەم پرسە ئاویش کراوە بە چەکێک بۆ هەڕەشەکردن و فشار دروستکردن لە سەر یەکتر کەواتە کێشەی ئاو تەنها تایبەت نییە بە ماڵ و گوند و شارۆچکە و شارەکان بەڵکو پرس و کێشەیا و ئێستا بۆتە ئەمرێکی واقع و هەموو وڵاتان ناچارن مامەڵەی لەگەڵدا بکەن و ڕوبەڕووی ببنەوە لە ئێستادا هاوڵاتیانی هەرێم ڕۆژانە ڕێژەیەکی زۆر ئاوی پاک و شیرین بە فیڕۆ دەدەن و کەم تاکی ئەم کۆمەلگایە هەیە پێی بە گرنگی سامانی ئاو بردبێت ئایا حکوومەتی هەرێم و وەزارەتی پەیوەندیدار چ بەرنمەیەکیان هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا قەیرانی ئاو دروست نەبێت چی کراوە بۆ ئەوەی وڵاتانی دراوسێ ئەو ئاو نەکەن بە چەکێک و هەموو ساتێک نەیخەنە سەرسنگمان زەمان چییە وەک چۆن شەڕی نەوت کرا شەڕی ئاویش لە ڕێدا نەبێت لە ئێستادا کە ناسنامەی ئابووریمان ناسنامەیەکی کشت و کاڵیە تا چەند توانراوە سوود لە سامانی ئاو بۆ پێشخستنی کشت و کاڵ ببیندرێت تا چەندە ئەگەری ئەوە هەیە لە داهاتوودا ئاو ببێتە یەکێکی دیکە لە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا لە کاتێکدا کە ژمارەی دانیشتوانی جیهان 7 ملیاردی تێپەڕاندووە و چەندە ژمارەی دانیشتوان لە زیادبووندایە هێندەش ڕێژەی ئاو لە کەمبووندایە کەوادا دەبێت بپرسین و بزانین چی بکرێت باشە بوو ئەوەی کاریگەری ئەم کێشەیە لەسەر تەواوی بوارەکانی ژیان کەمتر بکەینەوە لە بەرنامەی ئەمڕۆماندا گفتوگۆیەکی کراوە لەسەر ئەم پرسە دەکەین بینەرمان بن. بینەرانی ئازیز دووبارە ئەم کاتتان باش وەکو ئاماژەمان پێکرد تەوەری ئەمڕۆی بەکراوەی تایبەتە بە پرسی ئاو بۆ ئەم بەرنمەیەش میوانداری کاک ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەومان کردووە بەخێربێیت هەروەها دکتۆر سامان فەوزی پارلەمانتاری عێراق بەخێربێیت دکتۆر میوانی سێهەمیشمان کاک پێشەوە تۆفیقە پارلەمانتاری کوردستان لە لیژنەی کشت و کاڵ و ئاودێری هەروەها مامۆستا خەلیل کەریم بەرزنجی مامۆستای زانکۆ بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئازیزانە شەکەم ئەرکتان کێشاوە ماندوو نەبن کاگەکرم بۆ پرسیاری سەرەتا دێمە لای تۆوەکو تۆ لە ناونیشانەکە تا دەرەکەوێ بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی بەو پرسیارە دەست پێ یەکەم ئەو بەنداوانەی کە ئێستا لە کوردستاندا بوونیان هەیە بە قسەکردن لەسەر هەرێمی کوردستان و تا چەند لەگەڵ ضرورەتی هەرێمی کوردستاندا بۆ بەنداو یەکیان گرتوتەوە و چ بەرنمەیەک هەیە لە لای ئێوە بۆ ئەوەی بەنداوی تر دروست بکرێت ئەو بەنداوانەی کە ئێستا هەن دوو بەنداویان گەورن کە بەنداوی دوکان و دەربەندی خانن لە کۆتایی پەنجایەکان لە تەواو بوون ئەهمیەتێکی یەکجار زۆریان هەبووە و هەشە کە سەرەتا ئەو بەنداوانە دروستکراون تەنها بۆ بەرگرتی لە لافاو دوای ئەوە بوو بە موزەی کارەبایان لێبەرهێنرا و ئێستا کە ئەحتیمادێکی سەرەکی دەکرێتە سەر و بەڕاستی بۆ هەدەفە سەرچیەکەی دیکەی کە ئاودێریە تا ئێستا ئێمە وەکو سوودمانێ نەبینەوە لە بەرویست پرۆژەی استراتیجیمان نییە بەڵام دوای ئەوە بەنداوی دهۆک لە ساڵێک لە کۆتایی هەشتاکان تاوا بووە کە تەنها بەنداوێکی ئێستا بۆتە بەنداوێکی سیاحی سەرەتا وەکو سەرچاوێکی ئاوی خواردنەوە کەڵشی لێوەرگراوە بۆ دهۆک لە ساڵانەی کۆتاییدا بۆ چەند ساڵی ڕابردوودا بڵین 5 ساڵی ڕابردوو ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی بەنداوەکان هەڵەمەتێکمان دروست کردووە پلانمان هەوە بۆ دروستکردنی چەند بەنداوێک سەرەتا بەندا و دروستکردنی بەندا و پێویستی بە ئامادەکردنی دراسات و دیزاین هەیە کە بەنداوێکی بچووک پێویستی بە ساڵێک هەیە کە دراسات و دیزاین و ئامادەکاری بۆ بکرێت و جا دەچێتە قۆناغی جێبەجێکردنەوە توانیمانە لای خۆمانەوە سێ بەنداوی بچووک و مامناوەند دروست بکەین وەزارەتی سەرچاوەکانی ئاوی بەغداش تەنها دوو بەنداوی بچووشی دروست کردووە کە ئەو بەنداوانەی ئێمە دروستمان کردو بەنداوی باوەشاسوارە لە کفری کە ئێستا 2 ساڵە ئاو دەگرێتە خۆی بەنداوێکی بچووک لە کۆیە بەنداوی حەماموەک بەنداوێکی بچووشی لە نزیک سنگاوە کە بەنداوی حەسەن کەنووشە کاگەکەم بمبورە ئەو بەنداوانەی کە ئێستا هەن لەگەڵ تا چەند توانایان هەیە ئاو خەزن بکەن ینی بۆ پاشکەوتی ئاو بۆ خەزنکردنی ئاو تۆ بەکاری بهێنیت و سبەی ڕۆژ ئەو ژمارە دانیشتوانی کە لە هەرێمی کوردستانەیە خۆتان نەزان بەردەوام لە زیادبووندا ئەو ڕێژە ئاوا بتوانی سوودی لێوەربگریت و قەیرانمان بۆ دروست نەبێت ئەو دوو سەبارەت بە بەنداوی دۆکان و دەربەندی خان بەنداوی دۆکان ئێستا احتیمالی سەرەکی ئاوی سلەیمانی لەسەر ئەو بۆ خواردنەوە لەسەر بەنداوی دۆکانە
تەمەەن وەکو باسم کرد بۆ ئەو پرۆژە ئەو دیێریانێک کە لەسەر لە خواروی بەنداوکەی تا دەگاتە پردێ و تا دەگاتە کۆچوش هەمووی لەسەرەوەیە و منشعاتی نفتی و بگرە ئاوی خواردنەوەش و لە کەرکک هەموو احتیمالی سەرچیە ئەوەی مایەوە کە دەڕوا بۆ کەرکک سەبارە بە ئاوی دەربەندی خانیش لە دەربەندی خان بە خوارەوە دەربەندی خان و کەلار و گرەجەلە لا هەموو احتیمالی سەرچیان بۆ خواردنەوە بۆ کشت و کاڵیسە دەوری خۆی پێکاوە سەبارەت بۆ بەنداوە بچووکانە هەمووی بووە و ئاوی گلداوەتەوە و تا ئێستا ناتوانم بڵێن بەکار هاتوو بۆ لەبەرەوەی ئێمە کە بەنداومان دروستکرد پلانی کشت و کاڵیشمان دەبێت هەمووی هەدەفی خۆی پێکاوە ئامادەی کاکەکەم بەنسبەت بەنداوی بێخمەوە زۆر جارگلەیی ئەوە دەکرێت کە پارەیەکی خەیاڵی بۆ سرف کراوە و تا ئێستا هیچی دیار نییە بەنداوی بەخمانانی ئەمە پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگە بەنداوی بێخمە بۆ دوو قۆناغتێپەر قۆناغەوە بۆ پێشی ڕاپەڕین کە لە ساڵەکانی پێشی ڕاپەڕین لە 86ەوە دەستی پێکرد تا گەیشتە ڕاپەڕین 36 ئیشەکە تاوا بوو ئەوە لەلایانی حکوومەتی ئەوسای عێراقەوە بۆ دیسکە دوای بڵێن هاتنی بریمەر و دوای دروستکردنی حکوومەتی کاتی عێراق وەزارەتی سەرچاوەکانی ئەو هەستا بە دووبارە داڕشنەوەی دیزایانی بەنداوەکە چکە زۆربەی تێکچوو بوو تەنها 120 ماوە باڵین ئێستاوە دیکە هەندێکی تێکچوو هەندێکی بەهۆی ظروفی جەوی هەندێکیش بە هۆی دیکە لە ناوچوو ئامادەکاری بۆ کرا بۆ ئەوی دیزاین تازە بکرێتەوە و بکەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە ئیتر ئەوە نەگەیشتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمە تا ئێستا ئەوە ماوەتەوە ئەو پارێکە بۆ سەرفکراوە تەنها بۆ دیزاین و بۆ هەندێک مەشاریعی وەکو 95 خانووی لێکراوە مەشروعێکی ئاوی لێکراوە برن شوێنێکی سیاحی لێکراوەکو وتێرێکە مزگەوتێکە ئیتر ڕێگا و ناو ڕێگای خیر و شتیوای بۆ کراوە کاکەکرم بەنسبەت هەر بەنداوی بێخمەوە باس لەوە کرێت کە ئەم بەنداوە گەربێت و کۆتایی بێت و بڵێن بگاتە قۆناغی کۆتایی کێشەی ئەو نەک تەنها لە هەرێمی کوردستان بگرە ڕەنگە لە عێراقی شارە سەر بکات و باس لەوە کرێت تەنها لەبەرەوەی چەند گوندێکە بن بەژێر ئاوەوە ئەم ئیشی ئەم بەنداوە ڕاگیراوە و نمونەیەکی تریشمان هەیە لە قەزای قەرەداغ سەیرەکەی دەوترێت وەکو باز دەکرێت کە بەهۆی تەداخلی چەند بەرپرسێکی حزبیەوە نەتوانراوە ئەو بەنداوەی کە بۆ ئەو منتیقەیە ینی بڕیاری دەرچۆ دەبێت دروست بکرێت زۆربەی زۆری ناوچەکە ڕازین لەسەرەوەی دروست بکرێت بەڵام لەبەرەوەی دووسێ کەس ناڕازین ینی مەبەستی من ئەوەیە حکوومەت لە جێبەجێکردنی ئەرکەکانیە بۆچی ینی ئەرکێکی استراتیژی هێندە گرنگە بێ گوێ لەوە بگرێکە شوێنێکە بێ بەژێر ئاوە لە بەرامبەرە تەعویزیشیان نەکات بەڵێ پرۆژەی استراتیژی بێمە سەر بەنداوی بەخمە کە یەک لە پرۆژە هەرە استراتیژیەکانە لە عێراقدا کە کاتی خۆی دیزاین و هەموو شتێکی بۆ کراوە و دوای تووشی لە ناوچوون بوو بەخمە لە ساڵی 2007 و 2010 وەفدی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی بەغدای ئەو کات و وەزیری سەرچاوەکانی و لەگەڵ وەزیری ئەمستەردان دوو کۆبوونەوەی دوو دێژ بەرسەر لەگەڵ سەرۆکایەتی هەرێم دیارە بەو بەرزیە ئامادە نەبوون و ڕێگە نەدرا پێ بکرێت بۆ مۆزوعێک کە ئێستا لە ژێر بڕیاری هۆکارەکە چی بوو هۆکارەکە ژێر ئاوکردنی 54 گوندە کە نزیکەی 54 گوندە تقریبان بەڵێ زیاتر لە چەند لێک لەوانە شارۆچکەیەکە کە بلێە و چەندین چێڵگە و زەوی هەتا ئێستا دیارە قەنەعەتی خەڵکو و ئەوانە نهات وەڕاستی ئەمە ئەو کێشەمان لە هەموو دیەکان بۆ پەیدا دەبێت لە مەوزوع لە هەموو بەنداوەکان ئێستاوی باسی کرد دێمە سەری مەوزوعی چەوی سمۆرە کە باسی دەکەی لە قەراغ بەڵام دیارە ئەو کێشەیە هەموو بەغدا لەو کاتەوە چەندی کتاب و ناو کتابکومە تا ئەو ڕۆژەش بەغدا سوورە لەسەوەی لە بە ئاستی خۆی دروست دیکە کە ئەوان سێ ئالتێرناتیڤیشان دا کە بریتی بوو لە منسوبە ڕئیسیەکەی 599 و 550 و 570 بەڵام هەرێم ئەوەی دوای داوای منسوبێشتی کرد 460 بوو کە لە ئاخر نووسراویاندا کە بەغدا دەڵێن ئیلا بە منسوبە ڕئیسەکەی زۆر سپاس کاکەکەم دێمە وڵات دکتۆر سامان دێمە لای تۆ هەندێک ڕایان وایە و ڕەنگە ڕایەکی تا ڕادەیەک معقولیش بێت دەوترێت چۆن ئێستا نەوت و گاز و پێشمەرگا بوون بە کێشەی هەڵپەسێدراو لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمدا ئاویش لە داهاتوودا یەکێک دەبێت لەو کێش ئاواسراوانە و ڕەنگە شەڕی ئەو شەڕێکی سەختریش بێت بەڵێ ڕاستم سەرتا سپاسان دەکەم حەز دەکەم سەرەتا ئاماژە بەوە بەم کە خۆزگە لە بڕی من کەسێکی پسپۆرتر لە بواری ئەو کێشەکانی ئەو ئامادەی بەرنامجەکەتان وایە لە بەروی پسپۆری زانستی من پسپۆری پەرلەمانتاری من دوورە لەو بابەتەوە بەڵام لەبەر زەرورەتی ئامادەبوونی یەکێک لە نوێنەرانی کورد لە بەغالۆ بەردامجەتان بە زەرورم زانی من ئامادە بم ئەگەر کەسێکی دیکە
دەست نەکەوێت. دەوترێت کە جەنگی جیهانی سێەم ڕنگ بێ بەهۆی ئاوە ئەمجارە ئەگەر ڕوودات بەهۆی ئاوە بێت و بێگومان ئەو مەسلەیەکی حاشا هەڵنەگرە کە ئێستاکە یەکێ لە کێشەکانی زۆر لە وڵاتەکان لەسەر ئاوە و ئاو وەکو چەکێک بەکاردێنرێت و جەنابە ڕەبتێ کرد بە نەوت و بەشتی دیکە ئەمە قسەیەکی باوی مەسعود یەڵماز سەرۆکوەزیرانی تورکیایە کە دەڵێت ئەگەر وڵاتان نەوتیان هەیە گە وڵاتێک ئامادە بێ نەوتی خۆی دابشکات لەگەڵ دراوسەکانی ئەوە ئێمەش ئامادەین ئاوی خۆمان لەگە وڵاتانی دراوسەیە دابشکەین لەبەرەوەی ئەوان هەمیشە و اعتبار دەکەن قبوڵێوەش ناکەن لە مفاوەزات و لە گفتوگۆکاندا باس لەو بکرێت کە حەسە یان تەقسیمی ئاو بکرێت پێی وایە و ئاوانە ئاوی ئەوانە دیژلە فرات سەرچاوەکانی لەوەیە و سنوور بەزێنن هەندێکی چۆتە سووریا و عێراقەوە بێگومان ئەو جگە بۆ مەبەستە ئابوووریەکەی خۆی بەمەستا ئەو دیێری و کشتکاڵەکەی خۆی و ئەو بەنداوانەی کە دروست دەکرێت بۆ ئەمانە بەکاردێنرێت لە ڕاستیە بەڵام ئێستا کە زیاد لەوەش بۆ فشاری سیاسیش بەکاردێنرێت هەمومان بینیمان ئەگەر بە نمونە بێنینەوە چۆن گەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆن لە ڕێکەوتنامەی جەزایر یەکێ لەو خاڵانێک عێراق تەنازلی کردووە ئەوەیە کە سیادەی خۆی لەسەر بەشێک لە ئاوی شەتڵ عەرەب بدا بە ئێران لە کاتێکا و سیادەیە لە ساڵی 37ەوە هەی بۆ بەسە ئەو ئەوەی کەنداوی عەرەب بینیمان چۆن تورکیا فشاری خستە سەر سووریا بە ئەوەی کە هەڕەشەی ئاو لێبڕینی وای لە سووریا کرد حزبی کرێکارانی کوردستان و سەرۆکەکەی عەبدوڵڵا ئۆجەلان دەریکا لە وڵاتەکەی خۆیان بە فشاری ئەو بەکاری دکتۆر بە قسەکردن لەسەر تورکیا کە باسی کێشەی نێوان عێراق و سووریا و تورکیاکەی بە تایبەتی یەکسەر پرۆژەی گاب دێتە ناو ئەم پرۆژەی خۆ دەزانی پرۆژەیە کە پرۆژەی پێوترێ پرۆژەی باشووری خۆڕەڵاتی ئەنادۆڵ و بۆ ژیاندنەوەی ئەو منتیقانەیە ئەم پرۆژەیە تا چەند بووە بە کێشە بۆ عێراق واز لە سووریا هێنین قسەی ئێمە لەسەر عێراقە تا چەند بووە بە کێشە لەسەر سامانی ئاوی عێراق و تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەهوالەکان و ئەو منتیقانە هەیە بێگومان کاریگەریەکی سلبی گەورە بەجێ دێڵێت بۆیە لەو کاتێکە ئەو پرۆژەیە دەست بە دروستکرد بنیانانی کراوە کە ئێستا تاوانە بووە لەبەرەوەی پرۆژەکە زیاتر لە 25 بەنداو لە خۆ دەگرێت و پسپۆڕی زیاتر لێرە ئامادەن لەسەر هەردوو ئاوی دیژلە و فرات بە تایبەتی لەسەر فرات بەنداوەکان دروستەکە کاریگەری نەرێنی گەورە بەسەر عێراق و سووریاش بەجێ دێڵێ لەسەر کەمکردنەوەی ئەو ئاوانەی کە دەگاتە وڵاتەکانی عێراق و سووریا و ئەگەر چی مەبەستی ڕاگەیەنراوی تورکیا بەردەوام دەڵێ بۆ مەبەستی گەشەپێدانی ئابووری و گەشەپێدانی کشتکاڵ ئەم کێشەیە بمبورە قسەکەم پێ بڕیت ئەم کێشەیە ئەوتی ئەگەڕێتەوە بۆ ساڵی بیستەکانی سەدەی ڕابرد و هەر لە 1970 تا 1936 و 37 کەیتر بنیادنانی بەندا و ئاوبەند دەستی پێکردووە دەوترێت ئەم کێشەیە ڕەنگە لە داهاتوودا ببێت بە شەڕی لێ بکەوێتەوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیادا تۆ تا چەند لەو بوارەدا بۆ یەکی کە شەڕ دروست بێت چونکە کێشەکە زۆر درێژخایەنە و حەلیش نەبووە بەڵێ کێشەی گەورە لە بینی وڵاتانەیە دروست دەبێت و ڕەنگیش بێ نابێ ئەمە وشەی شەڕ بەکاربێنین لە ئێستاکۆدا بەڵام ڕەنگ بێ کێشەکان گەورە بێتەوە و هەموو ئەگەرێک بێتە دی کە لە نێوشانە و گەرە بوو کە بە ڕێزە داماژە پێدا لەبەرەوەی ئەو یعنی ئەگەر ئەو دوو ڕووبارەی کە ئێستاکە لەناو عێراق هەندیژلە و فرات نەمێنێ یا ئاوەکانی کەم بێتەوە ئیتر عێراق وەکوڵێ ئاوەدانی تێدا نامێنێ بە دەرەجەیەکی هێجگار زۆر و ئەو عێراقی جاران نامێنێ و عێراقێک دەبێت ئەگە گریمان لە حاڵەتێکە وردەوردەش نەوت سەرچاوەیەکە ڕوو لە کەمی دەکا وەکو ئاو نییە ئەو لە ڕێگەی باران و بەفرەوە دێتەوە جێ بەڵام نەوت بەردەوام ڕوو لە کەمی دەکا ئەگەر نەوت و ئەگەر ئاویش لە داهاتوودا وردەوردە کەم بێتەوە بێگومان عێراق تووشی کێشە گەورە دەبێت ڕەنگ بێ بە توندوتیژی چارەسەر کرێت لەبەر ئەوەی ئەو بەنداوانەی کە لە تورکیا دروست دەکرێت هەمیشە و بەنداوانە دەرئەنجامەکانیان ئێستاکە دەرناکەوێت ماوەیەکی دیکە دەرەکەوێت و لە ئێستاکە دەرجیاواز لە ساڵانی 23ەکان ئەگەر بەنداو بە ماوەیەکی زۆری پێویست ببێ ئێستا زۆر بە خێرایی بە ئەنجامی پێشکەوتنی تەکنۆلۆژیا بەندا و زۆر بە خێرایی دروست دەکرێت ئەمە ژوا دەکات کێشەکانی نێوان ئەو وڵاتانە زۆر بە خێرایی پەرەفسێنن پەرلەمانتارێکی عێراق دەڵێت کە تابان کوردە پەرلەمانتارەکە ئەڵێت حەق نییە هەرێمی کوردستان لەم کێشانەی کە ڕەبتی بە ئێران و سووریا و تورکیاوە هەیە عێراق بڵێن کێشەی عێراق لەگەڵ ئەم سێ وڵاتە ئیقلیمیە حەق نییە هەرێمی کوردستان تەداخل بکات بەڕێی تۆ کوردستانیش کاریگەر نابێ متەئەسیر نابێ بەو کێشەیە کە لە نێوان عێراق و
حکوومەتی تورکایە لە داهاتوودا چونکە گەر عێراق ئاوی لێ ببڕێ خۆ دەزانیت دیسانەوە هەرێمی کوردستان هەموو سەرچاوەکانی ئاوەکانی بەشێکی زۆری سەرچاوی ئاوی عێراق لە هەرێمەوەی کەمبوونی ئاو لە ناوڕاست و خواروی عێراق کاریگەری گەورەی هەیە بەسەر باڵێن باشووری عێراقشەوە بە تەسمیەی کە عێراقیەکان بەکاری نابێ هەرێمی کوردستان بێلایەن بێ لەو مەسەلەیە لەوانەیە مەبەست لەو پەرلەمانتارە ئەوە بێ کە مەسەلەی ئاو لەگەڵ وڵاتانی دەوروبەر مەسلەیەکی سیادیە و لە دەسەڵاتە حەسرەکانی حکوومەتی اتحادیە دانانی پلانی استراتیژی بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ بەڵام بێگومان کوردستان دەکرێتە ژێر کاریگەری ئەو سیاسەتی وڵاتانە دەینوێنن و لەلایەکەوە وڵاتانە سەرچاوەکانی ئەو کەم دەکەنەوە بۆ نمونە ئاوی ئەڵوان لە خانەقین ئێستاکە وشکی کردووە ئەوە ئێرانە ڕێڕەوەکەی گۆڕێەوە یاخود چەندین لە قوپۆپی لێ کردوێتەوە و لە هەمان کاتیشە دیژلەکە لە کوردستانەوە داخلی عێراق دەبێ و بێگومان ئەگەر ئاو لە باشوور و بە خواروی عێراق کەم بکە ئەوانیش ڕوو دەکەنە کوردستان داوای سەرچاوەکانی ئێمەش دەکەن. دێمەوەلات بۆی بزانم لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەم مەسلەیە چۆن تێڕوانینی چۆن شیکاری بۆ کراوە چونکە دەوترێت ئەو بە هەر شوێنە کاتێ بڕێ مڵکی ئەو شارەشە یان مڵکی ئەو وڵاتەشە باس نووریش ببەزێنە سوپاس دەکەم کاک پێشەوە دێمە لای تۆ. پارلەمانی کوردستان وەکو دەردەکەوێت زۆربەی ئەهەمیەت و گرنگی و ینی ئیشەکانی خۆی لەوە کۆ کردوێتەوە کە گرنگی بات بە مەسەلە سیاسیەکان. لاریمان نییە لەوەش کە ئاویش کێشەیەکی سیاسیە یان نەوت یان بودجێ یان ینی کۆمەڵێ شتەیە نابینی باسی ئاو بکرێت. بە بڕوای تۆ پارلەمانی کوردستان تێگەیشتووە لە گرنگی سامانی ئاو بۆ کوردستان ئەگەر تێگەیشتووە چی کردووە بۆ مەسەلەیە؟ بەڵێ من سەرەتا حەزەکەم ئەوە بڵێم زۆر سوپاس بۆ دەستنیشانکردنی و تەوەرەی کە ئێمە گفتوگۆی لەسەر دەکەین دیارە ئاو گرنگی ئاو زۆر قسە و باسەڵ دەگرێت ڕەنگە ئێمە نەتوانین لە بەرنامەیەکی ئاوە کووردە هەموو لایەنە ئیجابی و پۆزتیفەکانی باسکەین. بە بڕوای من ئاو هۆکارێکە بۆ بەردەوامی ژیان لەسەر گۆی زەوی ئەمەژەوە دەگەیەنێ کە زۆر جار ئاو دەبێتە مەسلەیەکی گرنگ لەو مەسەلانەی کە کاریگەریان هەیە لەسەر ئەمنی قومی هەر دەوڵەتێک لە هەر وڵاتێکدا و گرنگی ئاو و ئاویش لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوان گرنگەکەی زیاتر دەردەکەوێت و هەروە لەگەڵ پێشکەوتنی شارستانیت خۆمان دەزانین کاتێک کە ژمارەی دانیشتوان زیاد دەکات خواست لەسەر بەکارهێنانی ئاو زیاد دەکات و هەروەها لەگەڵ پێشکەوتنی شارستانی تیش بۆ ئێمە گەر ئەمڕۆ سەیرێکی دەورومەرمان بکەین بە تایبەتی لەسەر ئاستی جیهان وەکو گرفتێک کێشەی ئاوە گرنگی ئاو دەرکەوتووە ئەمەش ئەوەمان پێ دەڵێت کە لەسەر ئاستی ئابووری و ناوەندە سیاسیەکان زۆر بەجددی باسی ئاو دەکرێت. من حەزەکەم ئەوە بڵێم کە ئەگەر ئێمە لە ڕوانگەی ئەوە سەیری ئاوە گرنگی ئاو بکەین بە بەراورد لەگەڵ سامانە سروشتیەکانی وەکو نەوت وەکو سامانە سروشتیەکانی تر بۆمان دەردەکەوێت کە ئەگەر ئاو لە سامانی نەوت و سامانە سروشتیەکانی تر گرنگی زیاتر نەبێت بە دڵنیاییەوە زۆر گرنگەکەی کەمترمان چی کردووە. من حەزەکەم دایمە گلەیی ئەکات کە بڵێن زۆرینەی پارلەمان لەگەڵ کۆمەڵی مەسەلەی گرنگانین و ئەهەمیەتی خۆیان لە کۆمەڵی خاڵی تراکۆ کردوێتەوە کەواتە پارلەمانی کوردستان و بە تەحدیدی ئۆپۆزیسیۆن چی کردووە بۆ ئەوەی سامانی ئاوت ئەو گرنگی پێ بدرێت کە شایەنێتی خۆی لە ڕاستیدا سامانی ئاو ئەوە نییە پەیوەندی بەلایەنێکی دیاریکراوە هەبێ ئەوەی کە پێی دەوترێت دەسەڵات یا ئۆپۆزیسیۆن بەڵکو ئەمە باسم کرد کەرەسێکی پێداویستێ بۆ هاوڵاتیان و دەلالەتە لە بەردەوامبوونی ژیانی هاوڵاتیان. من حەزەکەم لە ڕوانگەیەوە مەقسە لەسەر ئەوە بکەین کە ئێمە وەکو هەرێمێک کە لە چوارچێوەی حکوومەتێکی فیدراڵی عێراق هەرێمێکین بەپێی دەستور ئەو دەستورێک کە لە ساڵی 2005 ئێمە وەکو کورد دەنگمان پێداوە زۆر بەواضحی ئەوەی کە کاک دکتۆر سامان باسی کرد لە مادەی 110 کە دەسەڵاتی حەسری حکوومەتی عێراقی فیدراڵە باس کراوە و هەروەها لە دەسەڵات هاوبەشەکانیش لە مادەی 114 بڕگەی حوتەم بە هەمان شێوە باز لە سامانە ئاویەکان کراوە و هەروەها لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانیش لە مادەی 17 باس کراوە کەواتە ئێمە دەبێت لە ڕوانگەی ئەوەی کە دوو بەشەوە قسە لەسەر ئاو سامانی ئاو بکەین هەم لە کوردستان و هەم لە عێراقیش ئێمە دەبێت قسە لەسەر ئەو بکەین سەرچاوەکانی ئاو لە کوردستان چین و لە حکوومەتی فیدراڵی عێراقیشەوە چین. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بۆی وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە دیارە لە دوای پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە دوای 2003ەوە بزاد لە ساڵی 2006 وەزارەتێکە بۆ بەناوی وەزارەتی دەرامەتە ئاویەکان کە خۆی لە خۆیدا ڕەنگە ئەو کات ئەم وەزارەتە گرنگی خۆی هەبوو بێ بۆ ئەوەی کە بتوانێت بەپێی دەستور و بەپێی یاسا هەوڵدات بۆ پاراستن و کۆکردنەوەی سامانی ئاو لە کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی جێگەی داخە دوای ئەوەی کە حکوومەت یەکی گرتەوە لە ساڵی 2010 ئەم وەزارەتە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ یەکی گرتەوە ئێستا بۆ وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئێمە لە کاڵ و ئاو ڕاستە ڕەبتیان هەیە بە یەکەوە هەردووکیان بە یەکەون بەڵام مەسەلەی ئاو گرنگیدان بە ئەو زۆر جیاوازە لەوەی گرنگی ینی وەزارەتەکان تێکەڵ بکرێن
لەمەوە ینی پێی بەوە نابرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕایە ڕاستەکە بە پێویست گرنگی پێنەدا و درکی بەوە نەکردووە کە ئەو چەند گرنگە خۆی لە ڕاستیدا هەم کشت و کاڵ و هەم ئاویژ ڕەنگە تاواکەری یەکتری بن بەڵام دەمەچکردنی ئەم دوو وەزارەتەوە بێکەوەلەکاندنیان و بوون بە یەک وەزارەت ئەمە دیارە دەکرێت لە حکوومەت پرسرێ لەسەر چ بڕیارێک بەپی چ دراسەیەگەم بڕیارە درراوە ویستم ئاماژە بۆ بکەم کە ئێمە لە کاتی گفتوگۆکردنی پرۆژه یاسای یەکگرتنی وەزارەتی کشت و کاڵەوە لەگەڵ وەزارەتی دەرامەتە ئاویەکان زۆر بە تێر و تەسەلی باسی سامانی ئەو کرا وەکو کەرتێکی گرنگ کە تایبەتە بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو کە کۆمەڵێک ئەهداف و ئامانجی گرنگ هەبووە لە ناو یاساکە کە ئەمەش لایانی جێبەجێکار خودی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە و حەز دەکەم جەنابی کاگەکرەم ئەگەر دوای وەڵامی ئەو بداتەوە ئەوان بەرنامە و پلانیان چ بووە کە دوای دەرچوونی یاساکە بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوەی کە لە کوردستاندا هەیە ئێمە بتوانین احتیفاظی پێوە بکەین و بۆ ئەوەی کە لە داهاتوودا ڕوبەڕووی قەیرانی کەمی ئاو نەبینەوە. بڵێ ئەی بەنسبەت ئەوەی حکوومەتی عێراق هەمیشە دکتۆری زیاتر ئاگادارە ملاحەزە و تێبینی خۆی هەیە لەسەر ئاوی هەرێمی کوردستان ئەوەتانێ پرۆژه یاسایەک شتەڕح کراوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە دواتر دکتۆر سامان زیاتر بۆمان ڕوونەکاتەوە حکوومەتی هەرێم تا چەند توانیوێتی بە ژیرانە و عاقلانە مامەڵە لەگەڵ ئەم کێشەیە یا بکات بۆ ئەوەی کێشەکە گەورەتر نەبێت لە نێوان نەکرد چۆن ئێستا کێشە لە نێوان عێراق و تورکیا و ئێران و سووریا هەیە ئەو کات بێ بە کێشەی هەرێمی کوردستان و عێراقیش من باسم ئەم قەیرانە دروست نەبێت پێویست بۆ لەسەر هەرێمی کوردستان بۆ پێیەکە ئێمە خاوەری دامەزراوی خۆمانی وەکو پەرلەمان وەکو حکوومەت و لەناو حکوومەتیش وەزارەتیش تایبەتمەند هەیە کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوا پێویست بە لە ڕێ ئەو وەزارەتەوە ئەوان پلانێکی تایبەتی و زانستیان هەبێ بۆ ئەوەی کە دیراسی ئەوە بکەن چۆن سوود لە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەی وەربگرین خۆمان دەزانین سەرچاوەکانی ئاو لە عێراق بگشتی و لە کوردستانیش ڕەنگە لە سێ سەرچاوە خۆی بینێتەوە سەرچاوەیەشیان کە بەفر و بارانە سەرچاوەیەشیان ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویشە و ڕەنگە هەرێمی کوردستانیش وەکو بەشێک ئەوەی کە باسم کرد هەرێمێکی لە چوارچەوەی دەوڵەتی عێراقەوە ئەو سەرچاوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە وڵاتانی دەرەوەی زۆر جار وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستانیش بەکارهێندا و بۆیە ئەوە زیاتر ڕەنگە بە پێی دەستوریش لە تایبەتمەندی حکوومەتی عراقیدا بێ و بزات لایەنە پەیوەنددارەکان بۆی بتوانن لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ پێی کە ئەوان وڵاتێکن خاوەنی سیادن ڕێکەوتن بکەن یا خود گفتووە زیاتر بکەن لەسەر ئەوەی کە ئەو سەرچاوانە وشک نەکرێ یا خود لە کاتی پێویستدا ڕێگری نەکرێت کە دێتنەوە. زۆر سپاس مامۆستا دێمە لای تۆ شارەزایەک و کەسێک کە گرنگی بە بواری ئاوەدەی دەبینین حکوومەتی تورکیا لە ڕێگەی پرۆژەی گاپەوە توانیوێتی بیکا بە کارتێکی فشار و کەی بێوێت بەرامبەر بە سووریا و عێراق بەکاری بهێنێت و حکوومەتی هەرێمیش خاوەنی کۆمەڵێک سەرچاوی ئاوە ئایا حکوومەتی هەرێم دەتوانێت ئەم سەرچاوانە یاخود ئەم سامانی ئاوە کە بڵێن جنوبیش لی بڵین سوودمەندە و حکوومەتی عێراق بێ سوودمەندە بتوانێت وەکو کارتێکی فشار بەکاری بێنێ لە داهاتوودا و سیاسەتی پێ بکات. سپاس بۆ بەشداریکردن لەو بەرنامەیە وەکو پسپۆڕێکی ئاو تابعی ئەگەر لێ بڕوانینە سەرچاوەکانی ئاوەرەوەکو برادەر ئاماژەی پێکرە و سەرچاوانی کە لە کوردستان هەیە سەرچاوەیەکی یەکجار با بڵێن باش لە باران و لە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و هەتا ئاوی پیسبوش کە لە دوای بەکارهێنان ئەو ئاوانە هەیە ئەوەی کە بە پێویست دەزانم تا ئێستا ئیدارەی ئاومان زعیفە لە کوردستان ینی ئێمە کە بە ئینگلیزی دەڵێن وۆتەر هاروەستینگ حسادی ئاو دوورینەوەی ئاوەکەمان ئەویش بەرنمەیەکی زۆر چاک داڕێژراوە لە وەزارەتی زراعە و لەسەری دەڕۆن نزیکەی چەندەها سدودی با بڵێ مامناوەندی کچکە لە ئارادا لە ژێر تەسمیم و لە ژێر تەنفیزدایە ئەوانە تا حدێک ئاوێکی زۆر گل دەداتەوە لە سدودە گەورەکانیش کە ئێمە باشترین ڕووبار لە کوردستان هەبێت سەرچاوە زۆرینەکەی کە لە ناو کوردستان بێت ڕووباری زەی گەورەیە ئەگە بەراورد بکەین بە سەرچاوەکانی با بڵێن ڕووباری دزلە وایە بە جوزئێکی بە کوردستانە دەڕوە بەڵام سەیتەڕەکردن لە کوردستان نییە سەیتەڕەکردن لە مووسڵە توانی ئێستاوا توانرای پرۆژەیەکیان بۆ دروست کردووە لەژێر تەنفیزە جزئێک لە ئاوەکە بە پامپ ستێشن بیدەنە سەدی دۆکان بۆ ئەوەی تا حدێک سەدی حکوومەتی عێراق بیری لەوە کردوێتەوە کە ئاوەکە چۆن ئیستیغلال حکوومەتی خۆمان نەک حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی دروستیەکات حکوومەتی عێراق هەر لە هەشتایەکانەوە بەرنمەیەکی تەواوی بۆ
سەرچاوەکانی ئاوی عێراق داوە. ئەمیش لە دراسەیەکی شەریکەیەکی ڕووسی کە کردی لە ساڵانی هەشتا موازنەیەکی تەواوی ئاوی عێراق کردووە. هەتا ئەوە بوو کە توانی ڕێڕەوی ئاوی دزلە بگوازێتەوە بۆ فرات پاشەوەی کە فرات وشک بوو بە سەبەب ئەو مەشروع گاپی کە لە تورکیاوە بوو بۆی پارسەنجێک دروستکە لە ئاوە لە هەموو عێراقا. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە پێویستی ئەزانی حکوومەتی هەرێم چی کردووە بەرامبەر ئەمشتا ئەوەی ئەگەر هەر فشارێک لە دەرەوە لەسەر هەرێم دروستکرا ئێمە چ بکەین بەرامبەر عێراقەوە. ئەوەیە وایە بەو ژمارە بەنداوی ئێستاوە چ گەورە بێت چ بچوک بێت چمام ناوەند بێ بتوانین ئەو شەڕە بکەین کە تۆ باسیەکەی لەگەڵ حکوومەتی عێراق. بەڵێ زۆر بە ئاسانیەتوانین چونکە ئێمە سەرچاوی ئاو لە دانیشتوانی خۆمان زۆر زیاترە. ئەو ئاوەی کە لە ناو کوردستانە هەیە زۆر زیاتر ئەگە بەراورد بکەین لەگەڵ ئەردن نزیکەی 6 ملیۆن نەفرە 600 ملیۆن متر مکعب ساڵانە واریدی ئاویانە. ئێمە نزیکەی ئێستا کە لەو زروفەی ئێستا نزیکەی 25 ملیار متر مکعب ئاو بە باران و بە ڕووبارەکان داخلی کوردستانەوێت چونکە سەرچاوەکانی ڕووبارە گەورەکانش هەر لە کوردستان. هەنە 25 میلیارد لێک بدەینەوە لەگەڵ 5 ملیۆن دانیشتووی کوردستان زۆر زۆر. کەواتە مامۆستا تۆ وەکو پسپۆرێک بەڕەوایە زانی پێت وایە شتێکی ڕەوا بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاو وەکو کارتێکی فشار لەگەڵ حکوومەتی عێراقیە بەکاربێنێت. ئەمن هیچ کاتێک ئەو شتە بەڕەوا نازانی لە بواری ئاوە چونکە ئاو بۆ هەموو کەسێکە. بەڵام حالاتی تایبەتی هەیە. حکوومەتی عێراق زۆر لەگەڵ حکوومەتی ئێران دەستی لە ناویەکە. کاتێک کە حکوومەتی ئێران بتوانی ئاو لە ئێمە ببڕێت ئەو کاتە ئەتوانین بە فشارێک لەسەر حکوومەتی مەرکەزی وا بکەین کە ئێران ئاوەکان بۆ ئێمە بکاتەوە نەک یعنی ئێمە باڵی ئێران و تورکیا دەیکەن چییە؟ خۆی ئەڵوەنەگرنەوە ئەڵوانیان کردووە بە بیابانی من سیرەکەی تورکیا من چوومەتە ئێرانی بەڵێ هەردوو دەوڵەتم دیوە لە نزیکەوەش لەگەڵ پسپۆرانی ئاویش لە هەردوو لاوە قسەم کردووە لە هەردوو دەوڵەت کەمی ئاو بەدی کراوە. ئەس بۆ نمونە بحیرەی ئورمیە کە دەزانی لە ڕەزایەیە نزیکەی 20 متر ئاستی دابەزیوە. هەنی لە ماوەی من 2002 سەردانم کردووە لە 2002 تا ئێستا 20 متر دابەزیوە. 20 متر بە نسبەتەوان زۆرە و دانیشتوانیشان ڕوو لە زیادیەتەوە پێویستیان بە ئاوی زۆرە لەبەرەوە بە هەموو شێوەیەک ئەوان هەوڵ دەدەن سدود هەموو شتێک دروستکەن بەڵام ئەو شتە بۆ ئێمە ڕەوانیە بۆ کێشەیەکی زۆرمە یعنی هەتا با بڵێن تورکیا من بە ناو تورکیا گەڕام کە ئێمە باسی گاب دەکەین مەشروعێکی یەکجار گەورەی ئێڕوایی لە ناو مەناتقی کوردستان کراوە حتا لە تورکیا زۆر بەکوێن کوردەکان لێوە ئیسفادەی کردو بەڵام ئێمە لێرانە کێشەی دروستکردنی ئەو پرۆژە استراتیزیانەمانەیە. بەڵێ دێمە وڵات بۆەوەی قسەکان بۆ نمونە لە هەڵشۆ سەدێکمان دیاری کرد کە 200,000 متر مکعب ئاویەگرت هەموو دانیشتوانی هەڵشۆ لێمان هەڵساوە گوتان نابێت دروستیکە ئەمە خۆ حکوومەت نییە ئێمە دروستمان کرد بە هەموو شێوەیەک دەراسات و شتەکانشمان تەواو کرد کەچی ملەتەکە ڕاستنیەوە. بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان بینەرانی ئازیز ناوبڕێک وەرەگرین و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت. دەستان خۆش.